کاکە مناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم. هەندە پرسیارمان هەبوو چالاکوانەشی بواری مافی مرۆڤم. یعنی ئەگەر وەختە بی پێش 6 دقیقە دەمەوێت، یعنی ئێوە دوێنە لە ناو دادگا قسە لە سەوەی ناکەین، ئەوە خەڵک کەیە و خەڵک قسەی کردی ئەوان لەوێن دەربوونە. بەزەو خەبەرانەی درایتەما کە ئەوانە بازلەوەیان کردیە کە دەستدرێژ کە هەڕەشەی هێنانی ئافرەتیان خێزانیان لێ کردرایە و ئەشکەنجە درانەوە لە ژێر ینی بەس چاتیان هەبوو. باشە ئێوە چۆن ینی ئەو حکومەتاندا ئایا مەسەلەن هیچ بەڵگەی کە هەبووە چکۆم بەڕاستی نازام دەزانیان ئێمە ئەو شتانە لەگەر ناوەندە جیهانیەکان باز دەکەین و ئەو کەیسە لای زۆر کەس بوویتە کەیسێکی زۆر گرنگ کە ماهیەتی جەنابی شتێک لەوانە بڕیاری 6 ساڵ زیندانیکردن لەسەر گۆڕینەوەی کۆمەڵێک چات و ڕای گۆڕینەوە دەرکردیە. ئەوجا دەمانەوێت تو سەرنجی خۆتمان پێ بڵێ و ئەو دەنگەش تەزیل دەکەم بۆەوە ینی بۆ زانیاری. بەڵێ فەرموو. جنابت ئەو قسانەتی وەکوەر من اتهامەتی ئەوان بۆ من اتهام کردن شتێک جنابەت نازانم ئەوە ئەسلوبی اتهامیان پرسیارە ئەوە یەک. بەڵێ وەکو پرسیار ئەنجومەنی دادوەری هەیە، ئەتوانی پرسیار ئەنجومەنی دادوەری بکەین، ئەوان دەبێژن من ناتوانم تەصحیحێک بدەمێت. تەفاسیلی زیاتریش جنابەت ئەطرافەکان محامیان لێرە موجود بوونە. ئێمە وەکو زانیاری لەبەرەوەی من کەسێکە بینیەوە ناتوانین زانیارێک بدەمێت. قەراری محکەمە نووسراوەتەوە دەریشتووە، دەتوان نوسخەی لە قەرارەکە وەربگرن، هەموو حیثیەتەکانی تێدایە و محامیەکانیش لێوە حاضر بوونە، ئاگایان لە هەموو تەفاسیلی محکەمەکە هەیە. هەر ئیجرایەک لە محکەمە خەڵک پێی ڕازی نییە، خوددایەنەکان پێی ڕازی نییە، دەتوانن بە ئوسلوبێکی قانونی فعن لەو ڕێکارە یاسایانە بگرن کە لە محکەمە وەرگیراوە ئەگەر پێی ڕازی نییە و هەموو لایەنیش حقوقی یاسایی محفوظە. جەنابیشت لەو پێگەی جەنابەت هەیە، من نازانم جەنابەت چی و چیش پێگەیت هەیە، نەبووت هەیە موسالی من بکەیت یاخود هەر دادوەرێکی تر وەکو پرسیاریش دووبارەیەکەمەوە بۆت هەیە لەگەڵ ئەنجومەنی دادوەری ئێمە مەرزامانەیە پرسیار لەوان بکەی وتە دێژانەیە تەفاسیلی زیاتر بکەیت. کاکە من یەک هەوڵمدایە دوو ئێوە خۆ ئیلاه نین، ینی پرسیارتان ئاڕاستە ناکرێ. پرسیارە خۆ ئیلاهنی بە قوربان خۆ ئیلاهنی لە ئەوروپا، ئەم لە ئەوروپام ناتوانم بگەمە ئەوەی لە ئەوروپا سەرۆکی و هەرە بە وڵاتە باڵاکان بەو زمانەی تو قسە ناکەن چاوەکەم، یعنی ئەوەی چێ باشە ئەزانم بەس ئەو یاسایە لەبەر چاوت پێت گوترایە تۆ دادوەری سوێندەشی دە سووریت خواردیە وایە نا و سوێن بە قورئان دەخۆن من دڵنیام نوێژیش دەکەی لەبەر چاوت پێت گوترایە هەوڵی هێنانی خێزانم درایە ئەشکەنجە درایمە. جەنابەت چت کردیە وەکو پرسیار، یعنی ئەو پرسیارە لێت دەکرێ براکەم. ئەمە ئەو شتانە چکوتە تەرجمە ئینگلیزی دەکەین بەڕاستی، یعنی قسەی دادوەرە پارێزەرەکانە لە بۆ مەهاتیە. بەڵێ بەس یەک قسەی کۆتاییم تخوا یەک قسەی کۆتاییم دەزانم قسەک پێشت ناخۆشە تۆ بەس بزانە باوکت کۆنە باسی بۆ چەند تەسیری لێت کردیە بڕوا بکە ئەو دۆسیە زۆر خراپتر تەسیری لێ دەکە ها، یعنی وە تێمەگەم گۆ بڕیارێک دەدەم قسەی کۆتایی گۆیە. بەڵێ تەواو بووم. بەڵێ چەرچ ئسلوبی چییە؟ یعنی درۆم کردیە تۆ 5 گەنجت خستە زیندان کاکە 5 ئەرە وەڵا هەموو خەڵک دەدناسی هەریڤان مستەفا زەنگەنا باوکت کۆنە باسی بۆ مامۆستای زانکۆ بوونا ماوەیەک لە بەشی جوغرافیا. ئەگە خەبەرەکەم درۆیە برێ درۆیە، ئەگە درۆیە بڵێ درۆیە، ئەگە درۆیە خەبەرەکە، یعنی ئەو هەڵەیە بە قوربانن گۆ تاوانێک دەکەین. بەڵێ تێناگەم کاکە وەڵی هیچم نییە بەس ئەتو 5 گەنجت خستە زیندان بە فیتی دەسەڵات بێگومان ڕوبەر ڕەخنە دەبیەوە ئێدی خۆ گەمە نییە کاچی من تۆ ماڵی 5 کەست کاول کردیە تۆ بە سنوور ئازادی سیاسی دەنگت داوە دەنگت کاکە کۆمەڵێک چات بووە چات ئەتۆ حاکمی بە قوربان ئەتۆ حاکم بووی ئەتۆ حاکم
لو تسنا يعني إذا تلفون تالو نكري أنقول في ود زاني كاكا وخلقي كورا كاكا أنقول روبرو داد قاش دبنوا أو باش بزانا يعني دنيا عواد بندر هبو بيت هزاران كسي إعدام كرت دوايا بخوي إعدام كرا أنقول تيما قن إلهن ها بخوتو بمسرور بارزانيش كادا تشخوش نا آخر أجا بسياركم غلطة نا منطقية نا إنسانية دتواني جواب ديو والله بابا وشتوانية بس تو لست سات بينز جانت كباش دزاني لمن باش دزاني وجدانية نجا وجدان تبي